بە ئامانجی خۆشەویستکردنی کتێب و گەشەکردنی بیر و هزر و تێڕوانینی خوێندکاران و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنیان و بەهێزکردنی هەستی متمانە بەخۆبوون و گوێگرتن لە یەکتر و ڕێزگرتن لە بیر و ڕاجیاوازەکان و هەستکردن بە گرنگی خوێندنەوە وەک یەکێک لە سەرچاوەکانی ژیان، پرۆژەی خوێندنەوەمان بە ناونیشانی قوتابخانە شوێنێک بۆ خۆشویستنی کتێب و خوێندنەوە لە کۆلێجەکەمان دەست پێ کرد. دوای گفتوگۆکردن لەگەڵ خوێندکاران داوایان کرد وەک مامۆستایەک چەند کتێبێکیان بۆ هەڵبژێرم تا بیخوێننەوە. خوێندکارانی پۆلی حەوتەم و هەشتم گوڵی ساردۆنیایان خوێندەوە کە لە نووسینی ئەلیف شەفەقە و وەرگێڕانی محەممەد ئیسماعیلە. دواتر بە ئامادەبوونی بەڕێوەبەری کۆلێج مامۆستانیگار و یاریدەدەری کۆلێج مامۆستا سەناریا و مامۆستای وانەی کوردی مامۆستا بڕوا لە بەرواری 14 دوای 2019 گفتوگۆ لەبارەی ئەو کتێبەوە لە هۆڵی کتێبخانە ئەنجامدرا. دنیا کتێب کە حەز لێ ناوی خۆی نەبوو ئەویش لەبەر ئەوەی لە قوتابخانە کەس هاوڵێتی ناکرد و هاوڕەکانی گاڵتەیان بە ناوەکی ساردۆنیا ئەکرد بۆ ساردۆنیا وای بیرەکردەوە بۆ مەدایک بۆم ناو لە مناڵەکانیان نەنێ تاکو ئەگەرە تەمەێکی گونجاو خۆیان بۆ خۆیان هەڵبژێرن. ئەوە شتەی کەس ئەوەن مەرج نییە کە لە کتێبەکە شاتیاتی مەرج نییە فێربوون دایمە سەرکەوتن بێ، بەڵام ئەگەر پشت دۆڕی ئەتوانی سەرکەوتوبی نابێ هەرگیز واز بێ. وادا ڕێژراوە کە بۆ مناڵێک بێ، بەس کە ئەو شتانی کە پێمانەڵێ هیچ مناڵانە نییە، چونکە ساردۆنیا خۆی ڕقی لە ناوەکەی نییە، ڕقی لەوەی کە خەڵک گاڵتەی پێکا بۆ ناوەکەی. مەسەرن کەسێک لەوانەیە جوانترین کەس لە دنیا، بەس کاتی تۆ پێ یەک جاریش یەک کەسیش پێی بڵێ تۆ ناشرینی، تۆ وای وا ئەزانێ وانە ڕقی لە خۆی بێن، یعنی حەزی لە خۆی نابێ، حەزی لەو شتانی نییە کە خۆی تایەتی. اینجا لە ئەخیریشە ساردۆنیا ئەڵێ حەزی لە ناوەکەمە. ئەوە شتێک نەبوو کە بڵێ تۆ باشی، تۆ وای حەزە لە ناوەکە بێ، وا بوو کە خۆی چووە هینێک، یعنی لە ڕێیەکا بوو شتێکی کرد، شتێ وانە بوو کە کەسێک پێی بڵێ تۆ باشیت ناوەکە خۆشیان ئەو شتانە. ئەوە بوو کە خۆی کە چوو بۆ شوێنێ کە شتێکی ئەکسپیرینس کرد، ئەوە بوو کە وای لێکرد حەزی لە ناوەکەی خۆی بوو. ئەگەر هەر بەدبەختێکان هات بەردەمیەکە وازنێنێ بەڵکو هەر هەوڵبێن تاکو لە ئاخیرە پێی بگەین. یاخود ئەوەیە کە لە نێو هاوڕەکانە باوە بێکتەکە نەکات کەسە بۆ خۆی شەپکە و یان شتێکی دێت. یەکێکی تریش لە شتەکان ئەوە بوو کە پێویست ئەگەر نەترسی لە خۆمەیە ئەخۆ بڕۆمە بخۆمە ئەگینا وەکو ئامیان ئەوە چۆن دەمی یعنی ئەیگرت ئەگەر ئەو کە بڕۆ بخۆی بۆ کاتە دەمی نەیەگرت. سێشەممان لەگەڵ مۆری لە نووسینی میچ ئەلبوم و وەرگێڕانی جووتیار ژاژڵەیی یەکێکی تر بوو لەو کتێبانەی کە جگە لە خوێندکارانی پۆلی نۆیەم و دەیەم و یانزەیەم بەشێک لە خوێندکارانی پۆلەکانی حەوتەم و هەشتەمیش خوێندیارەوە. لە بەرواری 28 دوای 2019 لە هۆڵی کتێبخانەی کۆلێج کۆبووینەوە و پێکەوە گوێمان لە خوێندنەوە و بیر و ڕاجیاوازەکانی خوێندکاران گرت لەبارەی ئەو کتێبەوە. کاتێک قسە لەگەڵێکێکاکەیت پێویستە بۆ پڕی ڕێزەوە بۆ پڕی ینی مۆری هەر لەگەڵ ئەوە ینی چەند کێشە و چەند نەخۆشی چەند ئازار چەند هیلاکی لەگەڵ ئەمانە هەبوو، بەڵام کاتێ لەگەڵ ئەمانەشە وانەی فێری میچە کرد، هەموو هەستەکانی لای ئەو بوو، کێشەکانی بۆ چارەسەرە کرد، یان وەروەها لەم کتێبە فێری ئەوەشە بی کە کێشەکانی ژیان ئازارەکانی ژیان وانەکا کە تۆ لە هەوڵان بۆستیت، ینی هەرچەند میچ مۆری نەخۆش بوو، بەڵام هەموو کاتێ بە دوای داهێنانی تازە، زانیاری تازە، بەخشنی زانیاریەکانی ینی فێری ئەوەتەکە چۆن ژیان بکەیت. ئەو زۆر جوان بەرامەوە کە ئەیویست بزانێت کە ئەیویست بزانێت پێشەوەی ببرێ خەڵک باسی شتە باشەکانی بکە، بۆی بزانێت چ شتێکی تیا باش و چ شتێکی تیا خراپە و ئەو شتانی کە خراپە بتوانێت باشیان بکە، نەک دوای ئەوەی کە ببرێ باسی شتە باشەکانی بکە، چونکە ئەو کاتە هیچ سوودیشی نابێت. کاتێکە هەوڵ بۆ شتێکا سەرکەوتوونەبی تۆ هەر یەک ڕێگا تاقی بدۆ، ژیان چەندەها ڕێگای تری تایە. واروها ئێستا ژیانی مرۆڤ ئێمە ناژین، ئێمە یعنی سەرڤایڤ دەکەین، زۆر ئەترسین لەو شتانی کە ئیکەین. تۆ پێویستە گرنگی بە شتەکان بەس نەک زیاد لە حەد کە تاکو ژیانی خۆتی پێوە تاڵ بکەیت. تراکێک نەمرێت کەس شتە باشەکانی بۆ ناڵێ و کاتی کاچێت سەرخۆگانی پشتیاوە یانی ئەچە هەکە یەکێک مردووە
چەند باسی قسەی باشی بۆ بکەن خەڵکەکە هەمین باسێکا بە باش ئەڵێ جا ئەو دوایەوە خەڵکەکە بۆ کاتۆبانی تاڵش لە باشەکانی پێم بڵێن پێشێ بکەن یان پێشێ بمرێت ئەو شتە باشانەی کە خەڵک ویستوانە پێ بڵێن بێ لەبەرەوە لەوەی کەبێت هیچ سوودێکی نابێت هەر چەندشتی باشی بۆ باسکەن. پەرۆشی خوێندکاران بۆ خوێندنەوەی کتێبی زیاتر و گفتوگۆی بەردەوامیان لەو بارەیەوە هەمیشە ئێمەی دەخستە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە لەوەی کە چ کتێبێک بۆ خوێندکاران دەستنیشان بکەین تا لە وەرزی دووەمدا بیخوێننەوە بۆی خوێندکارانمان ئازاد کرد لەوەی چ کتێبێک دەخوێننەوە هەندێک لە خوێندکاران لە بارەی کتێبەکانیانەوە بەم شێوەیە دوان. طبعا ئێمە بۆم پرۆژەیە کتێبێکمان چەژەڵ خوێنەوە کە بڵین پیرەمێردی شاعری مەزنی گەلەکەمان لە زمانی تورکیەوە وەرگێڕاوەتە سەر ئەم زمانەی شیرینەی خۆمان واگەر بێنە سەر ناوەڕۆکی کتێبەکەش ئەتوانین بڵین کە باسی کۆڵنەدانی کوڕێکە کات و هەرچەند کە چەندین ئافات و سەختی ڕوبەڕوە بێتەوە لە ژیانیا. ئەم کوڕە بە ناوی ئالفرێد مولەر لە لادەیەک لە دایگۆر لادەکە ژیاوە هەر لە بناڵیەوە دایکی مردووە و زۆر سەختی توش بۆ لە ژیانیا و تاوەلی ئەتۆ ڕۆژێکی شەمباوکی لە ماڵ دەری کردووە کە لە ماڵ دەری کردووەش نەیزانیوە چی بکە و طبعاً کتێبەکەش هەر بەنای ئەوەیە لە کەمانچەیە زۆر باش بووە لە پەرزگاکەی لای خۆیانەوە فێر بۆ لای ماڵی خۆیانەوە لە پەرزگای لادەکەیانەوە تر هەر ئەڕات و نازانێ بۆکوێ ئەچێت شەوی لێدایەت و نازانێت بکەیت تر دایانشە بەخۆی کەمانچە لێیە. جیازگەر ئەم کتێبەکانی ترا ئەوەیە کە زۆر یعنی تاموچێژێکی تایبەتی هەیە و بە شێوەیەکی تەرفیهی بۆ خوێنەری باسەکە هەروەها باسی کۆڵنەدانی بووەکە و وای لە گەنجەکانمانەکە کە فێری بە دوای ئامانجەکانیان بڕۆن و هەرگیز کۆڵ نێن. کتێبی چل ڕاستاکی عاشق کتێبێکە کە من پێشنیارێکم بۆ هەموو کەسێکە دەستکا بەخوێنەوە چونکە کتێبێکە فێری ژیان دەکا بەڕاستی. ئەم کتێبە لەبارەی دوو سۆفیەوەیە جەلالەدین ڕومی و شەمسی تەبریز کە دوو هاوڵی ڕوحی یەکەن وا لە یەکەکەن یعنی وەکو ئاوێنەیەک وان بۆ یەکتر کە ئاوێنە تۆ سێری ئاوێناکەی شتەکانە بینی کە دیارن لە خۆتا و لە دەوروبەرتا بەڵام ئەوان ئاوێنەیەکن ئەو شتانە پیشانی یەکتریان کە نادیارن لە هەر یەکێکیانە ڕێگەی ڕاستی یەکتر بۆ ژیانە دۆزنەوە کە وای لێت شەمسی تەبریز وا لە ڕومیە کات لە وتاربێژەوە لە مەلایەکەوە لە مزگەوتەوە بیکە بە شاعیرێک کە هەموو دنیا بیناسێ بە سۆفیەک کە هەموو کەسێک کە ئەی خوێنێتەوە کتێبە حەز بکە ببێ بە سۆفی ڕوویەکی تری دین و خواناسی پیشانی خەڵکێن. ئەوەی لێوە فێربووم کە پێویستە ئێمەش هاوڵێکی وەکو شەمسی تەبریز یا جەلالەدین ڕومی دۆزین لە ژیانمانە. بەڕای من هەموو گەنجێک حەزی لە کۆمەڵە سەرکێشی توانایەکی تایە کە ئەوێت دەری بڕێ و بە دوای ئەو توانایی خۆیان بکەڕێت تا گەێنێتە ئامانج. بەڕای من جاناسانی نەورەسیش فێریەوەمانەکە کە چۆن کۆڵ نەیەین لەو حەزەی خۆمان چۆن بەردەوام بینەوە سەرکێشیانە بۆ نمونەش ئاژەڵێکی بۆیە ناوێنێتەوە کە فێری ئەومانەکە ئەم ئاژەڵە کۆڵ نایە تا ئاگاتەوە ئامانجە و تا ئاگاتە ئەو حەزەی خۆی بەهۆی سەرکێشیەکانی خۆیەوە. بەڵێ بەڕای منیش کتێبی جۆناسانی نەورە زۆر کتێبێکی بەسوودە بە تایبەتی بۆ لاوان بۆ تەمەنی ئێستامان وتێکی زۆر جوانی تایە ئەڵێ ئەوەی کە لە ترسی سەختی ڕێگاکە وای دائەنێت کە گەشتن بە بەرزترین پلە کارێکی ئەستەمە ئەوە ناگاتە هیچ کوێ بەڵام ئەوانەی کە بۆ گەشتن بە بەرزترین پلە گوێ بە سەختی ڕێگەکەنان ئەوە ئەگەنە هەر کوێ کە بیانوێت بۆیە ئەڵێ تۆ ئەو ئامانجێکە کە داوناوە لە سەرتی ڕێگەکە مەترسە بەڵکو هەوڵی بۆ بدە و ئەگەیتە هەر کوێ کە بتەوێت. هاوکات بەشێک لە خوێندکارانیش داوایان کرد هەر وەک وەرزی یەکەم ئێمە کتێبێکی دیکەیان بۆ هەڵبژێرین بۆیە کتێبی بێسەرپەرشتانم بۆ دەستنیشانکردن کە قودسی نەسیری نووسیوێتی و حسەین نەجمەدین وەرگێڕانی بۆ کردووە لە 19 چواری 2019 کۆبووینەوە و جگە لە خوێندنەوەیان بۆ کتێبەکە هاوکات خوێندکاران بە خۆشحاڵیەوە ئاماژەیان بەو پەیام و وانانشدا کە لە کتێبەکەوە فێری بوون. لەم کتێبەی کە ئێمە خوێنمانەوە سێمەبەستی زۆر جوان و ڕوونی تیا بوو کە یەکەمیان و
ڕوونترینیان بێدایکی بوو ڕاستە بێژن کە باوکی هەبوو زڕداکیشی هەبوو دایانیشی هەبوو بەڵام هەرچێک بێ هەر بە سەرپەرشت بوو لەبەرەوەی دایکی نەبوو کەسێ نەبوو کە ئاگای لێبێ ئەگەر بێت و دایکی بمایە ئەوە وان بێ سەرپەرشت و بێچارە نەبوو دەربەدەری کۆڵانان نەبوو بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشا لەگەڵ هەموو ئەو ناخۆشی نەهامەتانی کە هەیبوو لە ژیان کۆڵی نەدا و بەردەوام بوو تا گەشت بە ئامانجەکانی خۆی ئەو کتێبەوە بیر ئێمە هێناوە کە هێشتا کەسانێکن کە حاڵیان زۆر لە حاڵی ئێمە خراپترە ئێمە کە زۆر جار گلەی لە ژیانی خۆمانەکەین گلەی لە حاڵی خۆمانەکەین کە تیانی خەڵکێکە زۆر لە ئێمە خراپترە من لەم کتێبەوە فێرم کە هیوا لە دەست نەدەم دڵپاکی ڕێزگرتن لە کەسانی بەرامبەر کە ژیان پڕ نییە لە خۆشی کۆڵ نەدەن دایمە خۆت بە کەسێکی باش بزانیت هەڵداوە بەدەستی ناشتە هەڵسانەوە لە کاتی کەوتناوە دایمە ئامادەبوون بۆ گۆڕ دانانی بناغی سامە لەسەر خۆشەویستی ئامادەسازی و چارەسەرکردنی کێشەکان لە هەموو کاتێک کاری مرۆڤەکان تێنەکەین وەڵامدانەوەی خراپە بەباش هاوکاریکردنی خەڵکان خراپە بە خراپە نابێت لە کاتی کەوتندا ئەو وازنەهێنان و هەستانەوە لە کۆلێژدا هەمیشە لەلایەن مامۆستایان و خوێندکارانەوە گرنگی بە خوێندنەوەی کتێبی جیاواز دراوە و جگەلەوەی بە بەردەوامی بەشداری پێشەنگان نێودەوڵەتی و نوێخۆیەکانی کتێبیان کردووە. سەرەڕای کار و ئەرکی زۆریان لە کۆلێج خوێندنەوە بۆتە خویەکی ڕۆژانەی بەشێک لە خوێندکاران کە هیچ هەلێک لە دەست نادەن و تەنانەت لە پشووی نێوانوانەکانیشدا کتێبی دەرەوەی پرۆگرام دەخوێندنەوە. ئەم پەرۆشی و پەیوەستیی خوێندکاران بە خوێندنەوەی جیاواز و پابندبوونیان بە کاتی دیاریکراو بۆ خوێندنەوەی کتێبەکان جێگەی خۆشحاڵیە و چاوەڕوانی داهاتوویەکی ڕوونیان لێ دەکرێت.